مۆزیک ژەنەکان و سەمەکارەکان بە زوربەی شەقامەکانی پراگی پایتەخی چیکدا بڵاو بوونەتەوە، خۆیان نمایش دەکەن وەک بەشێک لە فیستیڤاڵی نێونەتەوەیی فەرهەنگی قەرەجەکان. ئەم فیستیڤاڵی خامارۆیە بە درێژایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت کە بە زمانی قەرەجەکان واتە خۆر. هاوکات هونەرمەندەکان لە رووسیا و ڕۆمانیا و وڵاتانی بەڵقان و ناوچەکانی دیکەی ئەوروپاوە هاتوون بۆ ئەم کەرنەڤاڵە. مەبەستی ڕێکخراانی فیستیڤاڵەکە ئەوەیە کە ئەو ڕق و چینەیە بنبڕکەن کە هەیە بەرامبەر بیانیەکان لە ڕێی بەرپاکردنی دەرخستنی زیاتری فەرهەنگی قەرەجەکان لە نێوان خەڵک و کولتورە جیاوازەکاندا. لە چیکەوە دەگەڕێنەوە بۆ هۆڵندا. کەرنەڤاڵی گوڵ و جوانەکانی ئەمستردام لە هۆڵندا بۆ ڕاکێشانی زیاتری گەشتیاران کە ساڵانە لەم وەرزەدا سەردانی ئەو وڵاتە دەکەن. بەڵام کۆلۆمبیا لەم هەفتەیەدا فیستیڤاڵی شەڕەتەماتی ئەنجامدا. ساڵانە وەک نەریتێکی هەمیشەیی خۆیان زۆرێک لە وڵاتانی کە لە کولتوری ئیسپانیۆ نزیکن ئەم کەرنەڤاڵە گەورەیە ئەنجام دەدەن. کۆلۆمبیا ژێکێکە لەو وڵاتانە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.